داخی گرانم وڵاتی ئێمە ئەم وڵاتە پڕ لە داهاتە، ئەم وڵاتە پڕ لە سەروەت و سامانە، ئەم هەموو بیرە نەوتە، ئەم هەموو داهاتی ناوخۆیە کەچی ئەوە حاڵی خەڵکەکەمانە. موچەی مانگی پێنج هاتووە و موچەی مانگی 6 و 7 و دواتر لە لێواری مەرگدایە خەڵکی نەدەست بە دوعا و دەم بە دوعا بن، بەڵکو لە بوژانەوەی دڵ دەرچێ ئەو مەعاشە و بەڵکو 6 و 7 بێ. واللهی بەداخەوەم ئێمە ئەم حکومەتی هەرێمە کە دەبێ وەکو بیلبیلەی چاومان بیپارێزین، یاخوا ئەو چاوە کوێر بێ کە حەز بکە حکومەتی عێراقی بەسەری ئازاڵ بێ، یاخوا ئەو چاوی کوردە کوێر بێ کە حەز بکە ئاڵای بێگانە لەسەر خاکی پیرۆزی کوردستان بشەکێتەوە، یاخوا ئەو دەستە وشک بێ کەوا دژی وڵات و خاک و نەتەوەی خۆی بنووسێ. والله ئیمانی ناتەواو بێ ئەو کەسەی کە حەز بکە ئاڵای عێراق بێتە شوێنی ئاڵای کوردستانی خۆمان. بەڵام بەداخەوە ئەم حکومەتی هەرێمی ئێمە واللهی عیبمان نەبوو، موچەمان تەواو بوو، پرۆژەمان هەبوو، دامەزراندنمان هەبوو، واللهی وڵاتمان بەرەو ئاوەدانی دەڕۆیشت، خۆمان کاکە تێکماندا. ئێستا ئەوە تا عێراق زاڵمە، ئەوە هەموو بۆمان دەرکەوتووە، ڕۆژانە بەهانە بە وڵاتی کوردستانە دەگرێت، بە هەرێمی کوردستان دەگرێت. بەڵام کاکە ئەو زاڵم نییە، ئەوە زەواڵە بۆ ئەم زاڵمانە هاتووە. ئەمانەی خۆمان ئەگەر عادل بوونایە کەسەکانم بڕواتانە بێ حکومەتی هەرێم عەدالەت بوویتایە لەگەڵ هاوڵاتیەکانی خۆتدا، خوا دەمی ئەو زەواڵی بۆ دادەخستی، تۆ خۆت ستەمت کرد، خوای گەورە ئەو زاڵمەی عێراقی بەسەرا مسەلەت کردووی هاتۆتە سەر شان و ملت، هەر ڕۆژە بە ئارەزووی خۆت ئارەزووی خۆی مەرجێکت بەسەرا دەچەسپێنێ. ظالم زەواڵی هەیە، ئەوە زەواڵە بۆ ئەم زاڵمە هات لە ئەنجامی ناعەدالەتیدا. واللهی دڵگرانم کە بڵێم حکومەتی هەرێمی ئێمە خەریکە وەکو بایعی کۆڵانەکەمانی لێدێ. چۆن کابرای بایع هەموو جار داوایمان لێ دەکا ناسنامەکانتان بێرن، کارتی نیشتیمانیەکان پڕکەنەوە، نازان فۆرمەکە هات ئەوە بڕی هەر نەفەری 1250 چەندە، زۆر جار ئەوەمان پێ دەڵێن پارەکە کۆکەنەوە، ئێمەش دەینێرین بۆ بەغا لەوێوە لە وەزارەتی بازرگانیەوە ئەو بڕەبایعیەی کە هات چاوەڕێ دەکەین، جاری وایە ئەمەی لەگەڵ نێو، جاری وایە ئەوەی لەگەڵ نێو، جاری وایە باش نێشتەکانی و بایعەکە دەڵێ من هیچ دەسەڵاتم نییە، چیم پێ بسپێرن لە بەغاوە، داوام لێ بکەم داوا لە ئێوە دەکەم، ئەوەندە پارە بنێرن منیش داوا لە ئێوە دەکەم، ڕاست دەکا. ناسنامەکانتان بێنن کۆپیان بکەن منیش داوا لە ئێوە دەکەم و بۆ بەغای ڕەوان دەکەم، ئەو چی نارد منیش دەتان دەمێ زەخیرە و خۆراکەکە. بەڵام من هەر دابەشکارم، خۆ دەسەڵاتی ترم نییە. وەڵای حکومەتی ئێمەش خەریکە وەکو بایعی کۆڵانەکەمانی لێدێ، دەڵێت چیم داوا لێ بکەن دەبێ بینێرم، چیان نارد بە زیاد بێ، ئەگەر پارە هەبوو من